دیمەنی سەرڕێژبوونی بەنداوی دەربەندیخانە. دوای تێپەڕبوونی 8 ساڵ جارێکی دیکە بەنداوەکە 3 ملیار مەتر سێجای ئاوی کۆکراوەی تێپەڕاند و ئاستی ئاو لە بەنداوەکە ژمارەکانی پاش 485 مەتر لەسەر ئاسی ڕووی دەریا تۆمار کرد و سەرڕێژی کرد. بوون بە شێوەیەکی عام زۆر درێژە نادا لە ماوەی ڕۆژێکە یا کەمتر بە پێی وەزعی بەنداوەکە لەوە زیاتر درێژە نادا سەرڕێژبوون بۆ ماوەیەکی کورتە. وەکوتم 2017 بوو مەلەرزەکە لێدا کێشە و زیانی پێگەیشت بەڵام چارەسەر کرا و بەڵگەشت لەوەی کەسە بەنداوەکەمان سەلامەتە ساڵی 2019 پڕ بووە ئەو جاری دووەم شە دوای 2019 پڕمان کردو جارێکی تر. بەشێک لە هاوڵاتیان و گەشتیارانیش لە ناوچە جیاوازەکانەوە سەردانی بەنداوی دەربەندیخانیان کرد بۆ ئەوەی لە نزیکەوە دیمەنی سەرڕێژبوون و سروشتی ناوچەکە ببینن. من پارەکە هاتم سروشتەکەم بینا فرە ناڕەحەت و ولا ئەنا سروشتەکە ئەبێنم فرە خۆشحاڵم. بووم بۆ ئەوەی تەماشای ئەم سەدە بکەین لێرە بزانین چۆن سەرڕێژی کردووە ئەمە چەند ساڵێکە لێرە ئەم سەدە سەرڕێژی نەکرد. جێوێکی خۆشی هەیە شکر بۆ خوای گەورە ئەمساڵ بارانێکی باش باریوە بەڕاستی جێوێکی خۆشی هەیە حەزمان کردەوە جوانەکەی ببینینی دەربەندیخان و هی سەدەکە. جگە لە بەنداوی دەربەندیخان کە سەرڕێژ بووە بەشێکی زۆر لە بەنداوە بچووکەکانیش سەرڕێژ بوون هاوکات بەنداوی دووەکیش تەنها 65 سانتیمی ماوە بۆ سەرڕێژ بوون. ئەلان کرا کە بەنداوی دەربەندیخان گەیشتە ئاستی 485 کەەوە ئاستی بەرزترین ئاستی سروشتی بەنداوەکەیە. بەنداوی دووکان لە ڕاستیە هێشتا بۆ شایەکی خەزنی زۆری ماوە و چاوەڕوان ناکرێ ئەم ساڵ ئەو بەنداوە سەرڕێژ ها بەنداوی دوهۆکمان هەیە بەنداوی دوهۆک لە ڕاستیە تەنها 65 سنتیمەتری ماوە بۆ سەرڕێژ بوون. بەنداوە بچووکەکان بەشی زۆریان سەرڕێژیان کردووە تا ئێستا. سەرچاوەکانی ئاوی تێڕژانی ئاوی دەریاچەکان بۆ بەنداوی دەربەندیخان هەریەک لە ڕووباری سیروان و ناوچە شاخاویەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و سەرچاوەکانی ئاوی زەڵم و سەرا و چەند چەمێکی دیکەیە. لە مێژووی گلدانەوەی ئاو لەو بەنداوەش تا ئێستا 13 جار پڕ بووە و هاوکات 5 جاریش سەرڕێژی کردووە. سەرڕێژبوونی بەنداوی دەربەندیخان جگە لەوەی دیمەنێکی تەواو سەرنجڕاکێشی بەخشیوەتە بەنداوەکە هاوکات لە داهاتووشدا ئەو ناوچانەی کە دەکەونە سەر ئەم ڕووبارە ئەوە دەتوانن سوود لە ئاوەکەی وەربگرن بۆ بەرهەمە کشت و کاڵەکان و بەرهەمیان زیاتر بێت. هێمن کەمال، کورتسات نیوز، دەربەندیخان.